بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. بەڕێزان، خۆمان بە خۆشحاڵ و زانین لە پاشێوێکی تر لە پاشێوانی پەیام لە باس و خواسی فقهی ڕۆژوو بە خزمەتانەگەینەوە. ئاگادارتانەکەینەوە کە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە دەرەکەوێت یاخود پەیجی کەناڵی ئاسمانی پەیام کە لەوێش بەرنامەکە ڕاستە و خۆیە ئەتوانن کۆمێنت بنووسن وەڵامی پرسیارەکانتان بینەوە. هەر لە باسی ڕۆژوو داین، لە باسی فقهی ڕۆژوو داین. ئەم شەو لە خزمەتانە ئەچینە سەر باسێکی نوێ، باسێکی تر لەو باسانەی کە گرنگە لە مانگی ڕەمەزاندا ئێمە بیزانین. ئەویش ڕۆژوە حرامەکانن، ئەو ڕۆژانەی کە ڕۆژوگردن تێیاندا حرامە. ئینسانی مسلمان، برای مسلمان، خوشکی مسلمان نابێ لەو ڕۆژانەدا بە ڕۆژوو بێت، چونکە ئەو ڕۆژانە حرام کراوە، جائیز نییە ئینسانی مسلمان تێیاندا بە ڕۆژوو بێت. کە بە کورتی لە حەوت خاڵدا بە ئیزنی خوای پەروەردگار باسی سەرجەم ئەو ڕۆژانە ئەکەین. یەکەم و دوام ڕۆژ کە حرامە ئینسان بە ڕۆژوو بێت، ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزان و ڕۆژی یەکەمی جەژنی قوربان. واتە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان حرامە ئینسان ئەم دوو ڕۆژە بە ڕۆژوو بێت. تەماشا کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، عومەری کوڕی خەتاب فەرمووی: نهى رسول الله صلى الله عليه وسلم عن صيامهما. خوای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قەدەغەی کردووە لەو دوو ڕۆژەدا ئینسان بە ڕۆژوو بێت، چونکە فەرمووی: إنها أيام أكل وشرب وذكر الله. چونکە بەڕاستی ئەو ڕۆژانە، ڕۆژانی جەژن، ڕۆژی جەژنی ڕەمەزان و ڕۆژی جەژنی قوربان ڕۆژانی خواردن و خواردنەوەیە و ڕۆژی زیکری خوای پەروەردگارە کە ئینسان لە دوای نوێژەکانەوە سونەت وایە کۆمەڵە ویردێکەی ئەنجامی بدات. ئیدەن هەردوو جەژنەکە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان حرامە ئینسان تیایاندا بە ڕۆژوو بێت. دووەم، ئەیام التەشریق. ئەیام التەشریق سێ ڕۆژی دوای جەژنی قوربان، واتە مانگی ذیلحیجە لە دەی ذیلحیجەدا جەژنە. ئەو ڕۆژەی کە حاجیە بەڕێزەکان عەرەفە تەواوەکەن، دێنەوە بۆ موزدەلیفە، ئەو شەوە دێنەوە مینا بۆ بەیانیەکەی دەی ذیلحیجەیە، ڕەمی جەمەرات و شەیتان ڕەجمەکەن. ئەو ڕۆژە ڕۆژی جەژنە. ئەو ڕۆژەی کە ڕۆژی جەژنە ئەوە دەی ذیلحیجەیە، ئەوە جەژن و باسمان کرد، ڕۆژوو تێیاندا حرامە. بەڵام سێ ڕۆژی ترمانەیە کە ئەیام التەشریقە، واتە جەژنی قوربان ئەتوانین بڵین 4 ڕۆژە، بەڵام جەژنی ڕەمەزان 1 ڕۆژە. لە جەژنی قورباندا 11 ذیلحیجە و 12 ذیلحیجە و 13 ذیلحیجە، ئەرزم کردن 10 ذیلحیجە، 9 ذیلحیجە عەرەفەیە، 10 ذیلحیجە جەژنە، 11 ذیلحیجە، 12 ذیلحیجە، 13 ذیلحیجەی مانگی عەرەبی. ئەم سێ ڕۆژە پێی ئەوترێ ئەیام التەشریق. ئەم سێ ڕۆژە حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێت، مەگەر بۆ کەسێک کە حاجی بێت هەدی نەبێ بیکە، لەوێ ئەو سێ ڕۆژە بە ڕۆژوو بێت، دوایش بگەڕێتەوە وسبعة إذا رجعتم، حوت ڕۆژی لێرە بە ڕۆژوو بێ.
بۆ حاجی لەوێ ئەو بابەتێکی ترە، بەڵام بۆ عامی خەڵک ئەو سێ ڕۆژە حرامە تێیدا بە ڕۆژوو بێت. تەماشاکەن بەڕێزان و خۆشەویستانم، عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەچێ بۆ لای باوکی. عەبدوڵا ئەچێ بۆ لای عەمری کوڕی عاص کە باوکێتی بە میوانەیە چێ بۆ ماڵیان. کاچێ بۆ ماڵیان دیارە خەڵکی تریشی لەگەڵا بووە، خواردنیان بۆ ئاماداکەن و خواردنیان بۆ سازەکەن و عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیانە فەرمێ بخۆن. ئەڵێن وەڵای ئێمە بە ڕۆژووین، ئێمە بە ڕۆژووین. ئەویشە فەرمێ بخۆ. جارێکی تر پیان ئەڵێ بخۆن، ئەڵێن بە ڕۆژووین. دوایی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە عەبدوڵای کوڕی میوانیانە لەگەڵ خەڵکی ترە، دوایە فەرمێ ئەم ڕۆژانەی کە ئەم سێ ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێ کردوین کە تیاندا بە ڕۆژوو نەبین، نەی لێ کردوین لەم ڕۆژانەیە بە ڕۆژوو بین، ئەگەر بە ڕۆژووش بین بیشکێنین. بۆیە ئەوانی شکانیان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیستیان پێغەمبەری خوا وای فەرمووە ئەو ڕۆژانە قەدەغە کراون ئینسان تێیدا بە ڕۆژوو بێ، ئەوانیش ڕۆژۆکەیان شکان. سێیەم لەو ڕۆژانەی لەو کاتانەی کە حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێ یەوم الشکە، ڕۆژی گومان. یعنی گومانەیە بەیانی ڕەمەزانە یان ڕەمەزان نییە، واتە کۆتا ڕۆژی مانگی شەعبان. ئەم کۆتا ڕۆژی مانگی شەعبانە ئینسان نازانێ مانگ بیستنەوەیە مانگ چەنە، ڕۆژی شکە. ئەم ڕۆژی شکە مەگەر یەکێک بەردەوام بێ لەسەر ڕۆژ و گردن ڕۆژێ بگرێ ڕۆژێ نەگرێ، ئەگەرنە ئەم ڕۆژەش حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێ، مادام یەوم الشکە حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێ. سیلەی کوڕی زوفەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە میوانی عەماری کوڕی یاسرە بێ، هاوڵی پێغەمبەرن صلی الله علیه و آله وسلم. عەمار هەموو لایەکمان ناویمان بیستووە. لە میوانەیە بێت، کاتێکە لە میوانەیە بێ دیارە ئەویش فەرمویان لە یەکا بۆ نان خواردن، ئەوان ئینشەڵڵا بە ڕۆژووین، ئێمە بە ڕۆژووین، ئەمڕۆ بە ڕۆژووین. دوای عەمارە فەرمێ من صام اليوم الذي يشك فيه الناس فقد عصى أبا القاسم. دیارە لە پێغەمبەری خوای بیستووە صلی الله عليه وسلم. ئینە سەحابە لە خۆیانەوە نەباسی حرام و حەڵاڵەکەن، نەباسی شتی غەیبیاتەکەن، نەباسی ئەسبابی نزولی قورئانەکەن. ئەمانە لە علمی حەدیثا پێوترێ ئەگەر موقوفیش بێ بۆ سەر سەحابە حکمی مەرفوعی هەیە بۆ پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم، چونکە سەحابە لە خۆی قسەی وا ناکە. بۆیە ئەو ڕۆژەی کە یەوم الشکە نازانی کۆتا ڕۆژی بەیانی جەژنە یان جەژن نییە، ئەو ڕۆژە نابێ ئینسان بە ڕۆژوو بێت تیایدا بەڕێزان و خۆشەویستان. چوارەم ڕۆژ کە حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێ ڕۆژی هەینی بە تەنها بەبێ هۆکار. ڕۆژی هەینی بە تەنها بەبێ هۆکار حرامە ئینسان بە ڕۆژوو بێ. یعنی چۆن؟ یعنی نە ڕۆژێکی پێشی بگرێ نە ڕۆژێکی پاشی بگرێەوە، بێ هۆکاریش بێ، هیچ هۆکارێکی نەبێت. ئەگەر هۆکاری هەبێ ئەوە جائیزە. بە نمونە ئەم ڕۆژە ڕۆژی جومعە ئەکەوێتە عەرەفەوە، عەرەفە هۆکارە، سنەتە ئینسان بە ڕۆژوو بێ. یان عاشوڕا ئەکەوێتە ئەو ڕۆژەوە مەسەلەن، یان خوشکێکی بەڕێزە برایەکی بەڕێزە قەزای ڕۆژووی فەرز دەکاتەوە لەو ڕۆژەیە، واتە ڕۆژی جومعە ئەگەر هۆکارێک هەبوو بۆ گردنی هۆکارێک سەبەبێک هەبوو سەبەبێکی دیاری کراو، ئەوە ڕۆژوو گردن تایە ئاساییە. بەڵام ئەگەر سەبەب نەبوو بەبێ هۆ هەر سنەتێک بوو بەبێ هۆکار، ئەوە حرامە ئینسان تایە بە ڕۆژوو بێت. وەکو لە نوێژیشدا مەسەلەن قەدەغە کراوە بە نمونە لە دوای عەسرەوە تا مەغریب ئینسان نوێژی سنەت بکات، نوێژی سنەتی بێسەبەب. بەڵام نوێژی سنەتێک سەبەبی هەبێ، مەسەلەن یەکێک دەستنوێژ ئەگرێ کە دەستنوێژی گرت ئیترەوە سنەت وایە سنەتی دەستنوێژ بکە، ئەوە سەبەبی هەیە.
یان ئەڕاتە مزگەوتەوە سنەت وایە تەحیەت المەسجد بکە خوشک بێ یان برابێ ئێمە سەبەبی هەیە لەو کاتەیە سنەتەکەش بکە ئاساییە یان مەسەلەن نوێژی مردوو بکە لەو کاتێ ئاساییە بەڵام هەر سنەتی مطلق بکە بۆ نوێژەکەش جائیز نییە ڕۆژوەکەش بە هەمان شێوەی بەڕێزان و خۆشەویستانم ڕۆژوەکەش ئینسان ڕۆژی جومعە بە تەنها بە ڕۆژوو بێ جائیز نییە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم لا فرمودەیەکدا فەرمووی لا يصومن أحدكم يوم الجمعة إلا يوما قبله أو بعده إمام بخاري مسلم يجارنوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی هیچ کەسێک لە ئێوە بە ڕۆژی جومعە بە ڕۆژوو نەبێ مەگەر ڕۆژێک لە پێشەوە بە ڕۆژوو بێ واتە ڕۆژی پێنجشەم یان ڕۆژێک لە پاش جومعەوە بە ڕۆژوو بێ واتە ڕۆژی شەممە یعنی یەکێک لەوانە بگرێ یان پێشی یان پاشی تەماشاکەن جوەرەی کچی حاریس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ڕۆژوو بوو ڕۆژی جومعە بە ڕۆژوو بوو وەکو لە صحیح ئیمامی بوخاری و مسلیمیش داهاتووە بە ڕۆژوو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پرسیاری لێ کرد فەرمووی ئەمڕۆ بە ڕۆژوویت دوێنێ بە ڕۆژوو بوویت تی ناوەڵا دوێنێ بە ڕۆژوو نەبوو فەرمووی ئەی نیەتت هەیە بەیانی بە ڕۆژوو بیت بەیانی واتە ڕۆژی شەممە وتی نیەتیشم نییە بەیانی بە ڕۆژوو بم فەرمووی دێ ڕۆژۆکەت بشکێنە مادام دوێنێ بە ڕۆژوو نەبوویتە و نیەتیشت نییە بەیانی بە ڕۆژوو بیت ئەمڕۆ بە تەنها جومعە بە ڕۆژوو بوویتە ڕۆژۆکەت بشکێنە ڕۆژۆکی شکان جۆیریە بەڵگەی ئەوەیە کە ڕۆژانی جومعە بە تەنها بەبێ هۆکار بەبێ سەبەب ئاگادار بن ئەمەیان زۆر گرنگە بەبێ سەبەب کە سەبەبی هەبوو جائیزە خەڵکێکە لە وەڵام مەوەسا عەرەفە کەوتە جومعە واڵێن جائیز نییە بە ڕۆژوو بیت وەڵا مەسەلەن عاشوڕا کەوتە جومعەوە جائیز نییە ئەڵێن جائیز نییە بە ڕۆژوو نە کاکە کە سەبەبێکی هەبوو جائیزە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێت پێنجەم بەڕێزان و خۆشەویستانم پێنجەم شت کە ئینسان جائیز نێ تێیدا بە ڕۆژوو بێت ڕۆژی شەممە بەتەنها ڕۆژی شەممە بەتەنها بە ڕۆژوو بێت چونکە ئەو ڕۆژەی یەهود ئەو ڕۆژە بە گەورە ئازانن ئەو ڕۆژە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم یەهود ئەو ڕۆژە بە گەورە ئازانن بە گەورە تەماشایەکەن بۆیە ڕۆژی شەممەیش بەتەنها بە ڕۆژوو بی بەبێ هۆکار جائیز نییە بەڵام ئەم جارەش دووبارە یەکەمم بۆ ڕۆژی شەممەیش ئەگەر عەرەفە کەوتە شەممەوە یان عاشوڕا کەوتە شەممەوە یان قەزاکردنەوەی ڕەمەزان کەوتە ڕۆژی شەممەوە لە شەرعدا جائیزە بە ڕۆژوو بیت جائیزە بە ڕۆژوو بیت هیچ ئیشکالێکی تێدا نییە بەڵام ئەگەر ئەو دوانە نەبوو ئینسان جائیز نێ تێیدا بە ڕۆژوو بیت بەڵێ کاک بێستون السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوي جورا بالتاريخ اخوت وبرنامج دفع شو ان شاء الله. خوالت رازي بك كاك بيستوني جان. خوي جورا بلا ما سجل تساوي كذا. فرمو. انا كسيها زماني بالرجوع. بله. روح تاير دمي برلاق يعني جنينه ده يعني بتوع طرفه يعني بكيف يعني لعوز بلا بان ده انا كسي بان ده قد كاجوانا الرجوع اشتنين لعوز بالله او بان بان ده او جايزه يا جايزه يا دارم او جاوب بانم ديتو او في السياره. نسيت طبعا كاك بيستون وبراين وخشكاني برز انسان كبالرجوع بيت طبعا ابي دمي بالرجوع بيت لا خواردن ولا قصين الشيء مش براستي. باش الله يبارك جزاك يعني انسان خالد رازي بولام تدبو ان شاء الله كاك بيستون جان انسان ناكري بلا هر من ناخو موتوا هندي خلقيه كايوار فطاركات ولا يخوار رجوع اشكينيت تنها برسيتي كيبو ماوتو حيتش تريبونا ماوتو جيجا برسيتي يكشتي تريبونا ماوتو يكواتا ما برجونا بو
جنێو بەمەدە غیبەتی ئەوەکە بوختان بۆ ئەوەکە یعنی مەسەلەن ئەمە ئەجر و پاداشتی ڕۆژوو نایەڵێ تۆ کاتێک کە قسە بە کەسێک ئەەکەی کاتێک غیبەتی کەسێک ئەەکەی یەکەم کەس خۆت زەرەرەکەی کە خۆت قسەکەت پێ کردو ئەو زەرەر ناکە ئەو نەگوێی لێیە نەلەوێ ئامادەیە مەسەلەن یەکەم کەس خۆت زەرەرەکەی بەڕاستی ئینسان ناکرێت ڕۆژووی خۆی بەتاڵ کاتەوە بەم شتانە ڕۆژوو پێ بەتاڵە بێتەوە کاتێک کە قسەیە بە کەسێکەکەی قڕ بەسەرت لەکوێ ئەو نەفەرە دەستەکەوێت گردنی خۆتی پێ ئازاکەیت ئەنی چۆن دەست دەکەوێت ئەبێ بڕۆی بەلای بڵێ وەڵای کاکە من وام بە تۆ وتووە ئەو بەڕاستی کارێکی خراپە لە کاری ئینسانی موسڵمان ناوەشێتەوە بۆیە ئەوە بەڕاستی نەکبەتی و نەهامەتیە ئینسان بڵێ من بە ڕۆژوم بەڵام زوبانی نەگرێتەوە لە قسەی نابەجێ ئەوە کارە ساتە ئازیزان و خۆشەویستان جا ئەرزم کردن خاڵی پێنجەم بە ڕۆژووبوونی ڕۆژی شەممە بە تەنها ئەوش حرامە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێت ینی حرامە ئینسان ڕۆژی شەممە بە تەنها بە ڕۆژوو بێت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرمایی شتێکدا فەرمووی لا تصوموا يوم السبت ڕۆژی شەممە بە ڕۆژوو مەبن ئەرزم کردن ئەمە بۆ جومعاش بۆی لێمان تێک نەچێ باسی ڕۆژووی بێ هۆکارەکە بەڵام خوشکێکی بەڕێز لە ڕۆژی شەممەدا مەسەلەن بۆی ئەکرێ و دەوامی نییە قەزای ڕۆژی مانگی ڕەمەزانەکاتەوە برایەکی بەڕێزە بە هەمان شێوە مەسەلەن یان ئەو ڕۆژە سونەتانە ئەکەونە ڕۆژی شەممە ئەمە جائیزە ئیشکالی تێدا نیە بەڕێزان بەڵام باسی سنەتی عامی سنەتی مطلقەکات پێغەمبەری خوا فەرمووی لا تصوموا يوم السبت ڕۆژی شەممە بە ڕۆژوو مەبن إلا فيما افترض عليكم إلا مەگەر ئەوەی کە فەرز بێ لەسەرتان کەواتە ئەوەی سەبەبێکی هەبێ باسەکە باسێک سەبەبە ڕۆژووی ڕەمەزان قەزارە ئەیگرێتەوە فەرزە لەسەری فإن لم يجد يعني ئینسان ئەگەر ڕۆژی شەممەی هات بەسەردا مەسەلەن بە ڕۆژوو بوو بۆی پیانوت ئەم ڕۆژوە حرامە با ڕۆژۆکەی بشکێنێت فإن لم يجد أحدكم ئەگەر هەر یەکێک لە ئێوە هیچی دەست نەکەوت ڕۆژۆکەی بشکێنێ إلا لحاء عنبة أو عود شجرة ئەگەر هیچی دەست نەکەوت یان ترەیەک یعنی هیچی دەست نەکەوت مەسەلەن توێکڵی دارێکی دەستکەوت بە بیجوویە و ڕۆژەکەی پێ بشکێنێت یعنی بە کورتەکەی ئەبێ بیشکێنێت ئەگەر ئەوەشی دەستکەوت ئەبێ ڕۆژەکەی بشکێنێت ئەنێ بێ شتێک بخوا ڕۆژەکەی بشکێنێت ئەمە ڕۆژی شەممەی بەڕێزان ئەمیش حرامە کە ئینسان تێیدا بە ڕۆژوو بێت کێمان لەگەڵایە کاک خەلیل سڵاوی خوای گەورەتان لێبێ سەلام مامۆستا خەلیل باشی چکور الحەمدولله خوای جەزای بواتەوە خوای گەورە پاداشی زەحمەتەکە و بە ڕەحمەت بداتەوە خوای گەورە مەحفوظت کە یا ڕەبی مامۆستا بێ زەحمەت بیستومان ئەڵێن دەستنوێژگرتن کەسێ دەستنوێژی هەبێ ڕزەم بکا یا غەیبەت بکات دوای ئەوە ئەبێ دەزر دووبارە بکاتەوە ئەوە ڕوونکردەوەی خوای بۆکە خوای جەزا بداتەوە دوای غەیبەت پرسیارەکە من وا لێ حاڵی بووم لە مامۆستا خەلیل ئەڵێ وتویانە دوای دەستنوێژکردن ئەبێ دوای غەیبەتکردن ئەبێ دەستنوێژ بگریتەوە طبعا غەیبەتکردن نەواقیزی وضوء نیە ئاگادار بین ئینشەڵا باسێکن کاک دارا السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله كاك دارایی جان مامۆستا گیان بۆ پاڵپشتی بۆم قورئانە کرا تەلەفۆنەکەم معلوماتی بەمێ بۆ ئەوەی خزمەتەن پشتە سوور بی خەڵکێکەی گوێگرێ خەڵکێکی قورئانە خوێنێتەوە حوجەی لێگرێ ئێمە دەمی ئەوانە گرین بە ئیزنی خواجیان جا معلوماتی باتێ مامی خۆ خزمەتەن لە ساسە قسەکەی ترسێ نەبێت کە قیامەت هەیە گوێ لە مامی خۆگرە بە هەر شتی ئاسا حەبیبە لێبی بە هەر شتێکی خراپی تیانێ وانە بەڵێ ئاسا حەبیبە لێبی ئەی خێرە دارێکی دیارچی بیخوا ئەبێ بەزاڵم خوای گەورە عالم الغەیبە کاتی حەزرەتی ئادەم خەڵقەکە ئەزانێت ئیبلیس توشتە نابە
وليشي أباريتها لقل بشرات بينته خواهي قورا فرمي إني جاعل في الأرض خليفة أخيرين يربو بهشت بو أول لو دارب خواه بيه بظالم بو كي بيه بظالم شو كان نوي بني آدم سبيل لقيامت نوي هم الشيطان بو كاك دارا الشيطان بو كاك دارا ظالم نبوي أبي ظالي بسر نفسي كاك دارا كاك دارا كاك دارا با هەڵەیەکت بەسەرا تێپەڕ نەبێ خوای گەورە نەیناردووە بۆ ئەوەی ببێ بە زاڵم ئاگادار بە نا آخر بۆی دا شەیتان زانیشی خوا با تێگەێنم شەیتان زاڵم نییە لە دارەکەی نەخواردووە ئەزانم ئەڵێم خوای گەورە ئاگادار بین خوای پەروەردگار نەیناردووە بۆ ئەوەی ببێ بە زاڵم خوای تعالى أفعالي مخلوقاتكاني أنوسيتها وكشيكا وسعت كل شيء لقيامتها نتواني أم بني آدم بلي والله مش شيطان وأيت ظالم نبوي أبي ظالمي بسر نفسي خوته هذا كان فرمي نفسي ظلمك أما هو بابتي أجا حكمتي تعالى باشتا بولا باشتا فتماشاك أم بشره هي سكناكي لسر أفزبيه بپاشایە بە دەوڵەمەندیە بەهشتێ لەزەتی بەهشت لە ڕێ حەزرەتی ئادەم و لە ژیانی هەمومانە کەواتە تۆ وەفات بکەیت بچیتەوە بەهشت لەزەتی تۆ لە بەهشتا لەسەر زەویانە. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. وعەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی خوا دەستت خۆش بێ. دەست خۆش بە کاک دارەیە. کێمان لەگەڵایە؟ الو بەڵێ گیان کێمان لەگەڵا بوو؟ شمال هاکی شیمال لە خزمەتتان کاک شیمال. مامۆستا پرسیارێک بدەتایە کە زەحمەت نەبێت. لە خزمەتتان. سەیدا هەندێکێتهای بێژن دەستێ خێزانەوە بگیریت نوێژی پێتکەن هەندێکێتهای بێژن دەستێ لێ نەگیرن نوێژی نەکەن صوتی تەلەڤیزۆنەکەت کسکە کاک شیمالگیان صوتی تەلەڤیزۆنەکەت کسکە خێرت دەگات چونکە بەڕاستی من لێت تێ ناگەم هەست دەکەم دەنگدانەوەیەکی هەیە. بەڵێ مامۆستا فەرموو لە خزمەتتان. مامۆستا بێژن هەندێکێتهای دەستێ خێزانە خوددان و دێ نوێژێکیان دەبێژن درستە و هەندێک ژێتایی دەبێژن درست نییە و دەستێ خێزانە جەمرۆ نزانی تێکانێ کانێت چ درستە شتووە هەندێک تشتێکی بێژم گوت پرسیارێکی تەکەم سەی دەکەنێ چایە بووێ. لە پرسیارەکە زۆر حاڵی نەبووم. مامۆستا بێژم بۆ نوێژکردنێ دەست پرسیاری کاکش ئەگەر پیاو دەستی بەر دەستی خێزانی بکەوێ دەستێ خێزانە مرۆڤ گیریت درستە درست نییە هەندێک درستکەن هەندێک درست ناکەن. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە. باشە خوا لێت ڕازی بێ. وا حاڵی بووم کە ئەگەر پیاو دەستی بەردەستی خێزانی بکەوێ یان بەعەکسەوە دەستنوێژی ئەشکەیان دەستنوێژی ناشکێت. بەڕێجان بابەتی شکاندنی دەستنوێژ لە نێوان ژن و مێردا وەکو سەرجەم بابەتەکانی تر چونکە دوو فەرموودەی جیاوازی لەسرە خلافی تیا لە بینی زانایاندا. خلافەکەش بەڕاستی لەوەوە دروست بووە مەسەلەی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ پیا و ژن دەستنوێژیان لە یەک ئەشکێت. پیا و ژن دەستنوێژیان لە یەک ئەشکێت کۆمەڵە بەڵگەی هێناوەتەوە بەڵام هەندێکی تر لە زانایانە فەرموون کاکە حەدیثی صحیحمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماچی عایشەی کردووە و چووە نوێژیشی کردووە ئەوە بەڵگەی ئەوەیە کە دەستنوێژ ناشکێت. سێ مەذهەبی لەسەرە هەندێکە فەرموون بە موتڵەقی دەستدان لە دەستی خێزانت دەستنوێژ ئەشکێنێ هەندێکە فەرموون دەستدان لە دەستی خێزانت بە موتڵەقی دەستنوێژ ناشکێنێ جا ئەگەر ئینسان ماچی بکایان هەرچیەک بێ. هەندێکی ترە فەرموون کاکە ئەگەر بە مەسەلەن ئەو دەست لێدانە بە ئارەزووەوە بوو ئارەزووی لەگەڵا بوو ئەوە دەستنوێژ ئەشکێنێ ئەگەر ئارەزووی لەگەڵا نەبوو دەستنوێژ ناشکێنێ. ینی سێ قسەی لەسەرە بەزام لە مەذهەبی ئیمامی شافعیدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ دەستدان لە دەستی ئافرەت دەستنوێژ ئەشکێنێت. بەڵام من دێ بابەتێ بەڕێزان بابەتی ینی بە نمونە دوو لە ڕووی جەنابتان ئەم پیاوە خێزانی خاولیەکە دادەدەستێەوە نا خێزانی مەسەلەن شتێکە دادەدەستێەوە بە ئەنقەز جاری وا دەستی بەردەستی یەکەوێ ینی بە نەزانین دەستی بەردەستێکی و پێویست ناکات دەستنوێژ بگرێتەوە. یعنی ئەمە
شتێک بووە یان لە پاسە مەسەلەن لە پاسە پارەیەک ئەنێرێ بۆ سایەقەکە دەستی بەردەستی ئافرەتێکەکەوێ یان بە نمونە مەسەلەن لە بازار ڕاڕۆ دەستی بەردەستی ئافرەتێکەوێ کاکە هەر ئەوەیە کە لە تەوافی کەعبەدا دەسە بەردەستی کەوتووە هەر ئافرەتە لێ دەستنوێژ ناشکێنێ لێرە دەستنوێژ دەشکێنێ تەمەن تەقلیدکردنە سەر مەزەبێ بەڵام مەبەستەکەم وای ئەم شتانە کە بە ئەنقەس نییە ئەمە دەستنوێژ ناشکێنێ ئینشاء الله تعالى خوا لێت ڕازی بێ جا وەڵامی مامۆستا خەلیل بەمۆ فەرموویان دێکەڵێن هەر کەسێ غەیبەت بکرا غەیبەت بکات دەستنوێژەکەیش کە و دەستنوێژ بگرێتەوە بەڕێزان غەیبەت لە نەواقزی وضوء نییە غەیبەت لەو شتانە نییە کە ئینسان دەستنوێژی پێشکێت بۆیە هیچ دەستنوێژگرتنەوە پێویست ناکات کێمان لەگەڵا الو بەڵێ کێمان لەگەڵا باوکی محەممەد باوکی محەممەد لە خزمەتم مامۆستا گیان سەلام عەلەیکم عەلەیکم السەلام وڕەحمەت الله مامۆستا گیان زەحمەت نەبێ گوێزەبانە بۆ مناڵ بەڵێ مامۆستا ئەگەر مناڵێک گەورە بوو بێ توانین گوێزەبانی بۆ بکەین مناڵ گەورە بوو بێ ئەچەن لە حەدیثە هاتووە بەڵام حەدیثەکە ثابت نەبووە ضعیفە حەدیثەکە کە گوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی بە گەورەی بۆ خۆی کردووە بەڵام لە شەرعدان بابەتە باس کراوە ئینسان کاتێک کە تەبن گوێزەبانە شتێکی زۆر گرنگە بەڕاستی ئینسان ئەگەر باوک و دایکی لە زەمانێکە بۆیان نەکردو مەسەلەن نەیانزانیەوە حاڵەتێک بووە بە نمونە ئێستا گەورە بووە لە ڕووی شەرعیەوە توانێت خۆی بۆ خۆی بیکات خۆت ئەتوانی بۆ خۆتی بکە یار مناڵێکت گەورە بۆ توانی ئێستا بۆی بکەی هیچ ئیشکالێکی تێدا نیە باوکی محەممەد مامۆستا گیان مناڵەکان گەورە بوونەوە بۆیانمان نەکردووە پێت بە هۆکار هۆکاری بەر نەکراوە دوو گوێزەبانە ئیلا بێت بکرێتە چێشت بکرێتە خواردنیان بە گۆشتی ئەتوانین تەوزیعیکەی گوێزەبانە باوکی کاک محەممەد گوێزەبانە هەدەف لە گوێزەبانە زەبحە سەربڕینەکەیە هەدەف لە گوێزەبانە سەربڕینەکەی کە ئاژەڵەکە سەر بردرا ئەمە هەدەفەکەی دوایی دێتە پێشەوە کەسێک لە شوقەیاژی ناتوانێت چێشت بکە و خەڵک داوەتکە مەسەلەن لە ئەوروپاژی کەسێکی دەست ناکەوێت داوەتی کا مەسەلەن بۆیە سنەت وایە بکرێ بە چێشت ئەگەر ئەمە نەیتوانی وەزعێکی هەبوو مەسەلەن وەکو ئەرزم کردن با گۆشتەکەی ببەخشێنێتەوە گۆشتەکەی بداتە ماڵی هەژار و نەدار یان بەهادێ بینێرێ بۆ هەندێک خەڵک هیچ ئیشکالێکی تێدا نی ئینشاء الله یان نەتوانێت گەر بۆ خۆی چێشتی پێ ناکرێت بە نمونە بڵێ کاکەوە فڵان کەس لە شوێنێکی دوورە ئەو چێشتە لێ برێ و هیچ ئیشکالێکی تێدا نییە کاک عەزیز السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. قربان شاو ما شاء الله مساجد. ما مساجد من خير من يجر وبول. خو. بله. أنا مش أنا شوي خوتم كابرا كاتكول ميجمك كابرا كول جاني سبيو بلش شروال كاتك شيء سبيو. بس كاتك يتوجه بوشي معناه يرواني هاتشي ما قلنا كول من أبوان يجاكم كم كجاكي ما قل شيء سبيو هاني نرمو. يستقبل بوسري وأبزاني وسري زامو زامش نوسريش ينامو. برادر يجي خوم لبلا ما دانش في كوربان مالي زحمت ملا أم في هذا كوربان يجي جنبكم. أنا كوري كلمة خور مدرسي راسم دانا كتير ما نمر على بنوت أقوى كتير كلابهم كاتب زاني ثقافة هذا اسمه وبقم كردو سير جم ما ميروشي السوري نقدتي دار. كاي عزيز برسيارك يعني الرقية نكردوا لو كاتي الرقية بوخوت نبى اخوان لو كاتا سفرنا كرونا والله ما بس حالتي اود بوك شاو نفس لسربيان سحر لسربي شتيكي وا لخود لمالو من دالت والله في شوي تبو برا ولا في شوي تربخي مع هكذا بلقي اويا ما كذي ودواعي وش برا ولا شاو نفوس مع لسربو شو كبلقي اويا كا يعني شاو نفوستان لسربوا يعني بابتي رقي وشتان بيشتر بكاري انا بابتي سحرة او يشكا نيلاون يجبكي لخوكي هار بيوندي بوها والله بلا مديكي زولي شر كمان كذو امانه ما يدروا كي بس او خوار للشيطان ويا هر للشيطان ويا كاك عزيز يعني ما دام رقي وشتان نكرد به او حالتها النبي سباز بخواي جورا
هەر لە شەیطانەوەی بۆ بێتاقەتکردن و ناڕەحەتکردنی خۆتانە ئەو خەوە ناخۆشانە وڵدا ئینسان کاتێک کە بەڕێزان خەوی ناخۆشی بینی دیارە دوای خەو خەبەری ئەبێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە سنەتە کە هەستینەوە بڵین أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من شر هذه الرؤيا ومن شر الشيطان الرجيم سێجار تف بکا بە لای چەپیدا نەک ئەوەندە تف خەڵک تەڕکە ئاوا ئەمە سنەتە ئینسانەوە خەوە ناخۆشانە نەگەڕێتەوە باشەکە عەزیزیان والله تر من لما بسمع الشواح ما حاجة ومصا إنسا هر شوية أداة الجوجك إنسا حالي ده معنا ڕاست دەفەرمووی أنا والله هر شوية لجوجك أو لسوشيك أي خوای گەورە لە خەوی خراپ و لە خەڵکی خراپیش بتپارێزی یا رب جەناب قوربانی تۆم یا خوا مامۆسای گیانی ئینشاءالله خوا بتپارێزێ خوای گەورە مەحفوظەکە کە عەزیزیان خوا سەلامەتێک جا بەڕێزان لە خزمەتانە باسی بە ڕۆژووبوونی ڕۆژی شەمەشم کرد بە تەنها شەشەم بە ڕۆژووبوونی تەواوی ساڵ بەسەر یەکەوە ئەمەش یەکێکە لەو شتانەی کە حرامە جائزنی ئینسان بە ڕۆژوو بێت تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسی فەرموو ئینەکە لەتەصوم الدەهر وتەقوم اللەیل ئەرێ تۆ بەردەوام بە ڕۆژوو ئەبی بە ڕۆژیش بە شەوی شەو نوێژەکەی وتم بەڵێ پێغەمبەری خوا بەردەوام بەبێ بچڕان بە شەو نوێژەکەم و بە ڕۆژیش بە ڕۆژوە بم پێغەمبەری خوا پێی فەرموو إنك إذا فعلت ذلك هجمت له العين ونفهت له النفس لا صام من صام الدهر پیغمبر خدا صلی الله علیه وسلم که جویلی ابو آوای فرمو عبدالله کوڕی عمری کوڕی عاص فرمووی بەڕاستی ئەو ڕۆژوە کە ئەوە لەسەری بەردەوام بێ هەم بۆ لاوازبوونت هەم بۆ کزی چاوت بۆ ئەمانە زەرەری هەیە لا صام من صام الدهر جائز نییە خەڵک تەواوی ساڵەکە بە ڕۆژوو بێ دوایی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا و تویژی لەگەڵا کرد فەرمووی ئەوە بە ڕۆژوو بم ئەوەند لەمانکە ئەوەندە بە ڕۆژوو بە دوایی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص فەرمووی پێغەمبەری خوا من لەوە زیاتر ئەتوانم بە ڕۆژوو بم یعنی لەوە زیاتر ئەتوانم مەسەلەن لەمانکە سێ ڕۆژ ئەوانە بە ڕۆژوو بم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کە هەر ئەتوانی زیاتر بە ڕۆژوو بی صوم داوود وەکو پێغەمبەر داوود بە ڕۆژوو بە یعنی هەموو ڕۆژێر بە ڕۆژوو مەبە کان یصوم یوما ويفطر یوما ڕۆژێک بە ڕۆژوو بووە ڕۆژێکیش ئیشکال ئیدەن صیام الدهر جائز نییە کە ئینسان بەردەوام یەک دانە ساڵی ڕەبق بە ڕۆژوو بێ دوای عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص کە دوای بێهێز بوو ئەی فەرموو خۆزگە بە قسەی پێغەمبەری خوان بکردا صلی الله علیه وسلم ئیدەن ئەم بە ڕۆژوو بوونی ساڵیش حەوتەم و کۆتایی کە جائز نییە ئینسان بە ڕۆژوو بێ لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم ڕۆژووی سنەت ئافرەت جائز نییە بە ڕۆژوو بێت و پیاوەکەیشی ئامادە بێت پیاوەکەی حاضر بێت پیاوەکەی لە ماڵا بێت ئیلا بئیذنه ئیلا مەگەر ئیزنی پیاوەکەی وەرگرت بێت جائز نەکەژیانەوە تا ئافرەتەکە زانێت کە پیاوەکەی هیچ کێشەیەکی نییە کە حەقی بەسەرەوەیە حەقیان بەسەر یەکتریەوەیە عیلەکە لە هەر کامێکیانە هەبوو ئەوە جائز نییە بە ڕۆژوو بن پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی لا تصم المرأة وبعلها شاهد إلا بإذنه ولا تأذن في بيته وهو شاهد إلا بإذنه دعاء بيوندي إن شاء الله دين وسر باسقي شما نقلها السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلامتك يا أخوة. ما مصاجان والله. ناي جناب تشيبو؟ باوكي زكريا. باوكي؟ زكريا. باوكي زكريا بالله. ما مصاجان. جان. ما يحمس لك رمضان يتا كومالك كنالي اخوانا ناسي دولديني من لازمش احسالي او من لسان مجيوه بالله هناسي ابخو كان فرق ذوب كتابي نقاقاي ابخو كان كسوطة ما راح فيهم مشاكل وبدوش ووازنا لنا يعني دسبن بودينا كمان دسبن بو شرفي پیغمبری خوا علیه الصلاة والسلام بو اسلام و بو خوا داواکارم لجناتان کمامسا آینین و مامساکانی تری آینین همیان بین سرخط و براسی مامسا ابی حوزیت وزیری لسر او بی ادجانی او کنالا ایکن برامبر او کنالانا ایکن برامبر بخوا پیغمبر من نعلکی خواه لیلی امانات کنیسا راجیرین کنیسا براسی داواکاری بیشی بیت سرخط
پێویستە بەڕاستی مسلمانان هەوێتی جدیان بێت بەڕاستی مامۆستا کەوتیت لە حاڵێکەوە زەلیلین قەسەم بەخوایتە نانەکەم بۆیتەوە ڕۆژوو بم وا هەستەکەم کە خوالێک بۆم واکە ئیهانەت بە دینمانەکرێ ئیهانە بە پێغەمبەرەکەمانەکرێ بە پیرۆزیەکەمانەکرێ بە خواتەمانەکرێ بەڵام دەلابێت قسەیەک بە یەزیدیەک بە فلانێک بە پیتارێک بڵێ حاڵەفتاوێ هەزار کەسی لەسەرەوە لێ ڕاستە بێتەوە هەزار چەند کەسێک بە کۆبەخشانە دێن داوارێتە قەی دەکەن و ڕوبەوەی یاسایەکەنەوەڵێ ئەی باشە مسلمانان لەکوێ دەست خۆش بێ بانفاتمان لەکوێ مامۆستا ئەو هەموو مامۆستایانمان لەکوێ جانەکەن بۆ دەمکوتی ئەو کەناڵانە ناکرد ئێمە ئەزانین کۆمەڵێک بێناسنامەی بێدایک و باوکە ئەهێنرێن لە کەناڵەکانەوە وەکو کەسی هەر بەڕەواتی لە خەڵکەوە لە مسلمانان و ئازاری دەرونی مسلمانانە دەن ئازاری ئێمە ئەدەن کە جەناب زێرە مسلمان ئازاری مسلمانانە دەن مامۆستا بەڕاستی پێویستە دەست خۆش بێ باوکی زەکەریا من قسەیە لە خزمەت تاکەم چکە کاتی بەرنامەکەشمان خەریکە کۆتایی پێدە لە خزمەت تا یە قساکەم هەر ئەوەندە ئاڵێم مامۆستایانی ئاینی لیژنەی تەنفیزی نین بەڕاستی ئەو کەناڵانە دابخەن بالفعل لەگەڵ جەنابتان کەناڵگەلێکی زۆر کە ڕەمەزان دێ شوعوری مسلمان بریندارەکان و باسی پێکەوە ژیانەکەن لەگەڵ ئەوەشدا پیان وایە پێکەوە ژیان ئەوەیە کە قسە بە دینەکانی تر نەکەی نا قسە بە ئیسلام بکەی قسە بە پێغەمبەری ئیسلام بکەی قسە بە قورئان بکەی کێشەیان نییە من هەر ئەوەندە ئاڵێم لە خزمەت جەناب تا باوکی زەکەریا و لە خزمەت ئەو براو خوشکە بەڕێزانەی کە ئێستا گویان لێمە ئەم قسە ئەم فتوایە بۆ قیامەت مەسئولیەتی ئەم فتوایە خەمەستەرشانی خۆم هەر کەناڵێک بێڕێزی بە ئیسلام بکات بێڕێزی بە پێغەمبەر بکە بێڕێزی بە مقدساتی ئیسلام بکە هەر کەسێک لەو کەناڵە کارمەند بێ پارەکەی حرامە هەر کەسێک هۆکار بێت بۆ بەرەو پێشچوونی ئەو کەناڵە بۆ وەستانی ئەو کەناڵە لەسەر پێی خۆی ئەو کار و کەسابەتە حرامە بەڕاستی بڕوا ئیشی ڕیبا بکە زۆر شەریف مندانەترە چونکە ڕیبا بە زەرەری بۆ خۆی ئەو کەسایە کە لەگەڵی ئاکات بەڵام ئەمە زەرەری بۆ دینەیە هەر کەسێک لەو کەناڵانە ئیشکە خوای تەعالا فەرمێ وەلا تەعاونوا عەلە الئیثم والعودوان هاوکاری خەڵک مەکەن بۆ شتێکە گوناه و تاوانە ئەمەش هاوکاریکردنیەتی ئێمە ئەومان لەسەرە ئەم فتوایە دەین و مامۆستایانیش دایانە هەر کەناڵێک هەر ناوێکی هەبێ ئیش دژی خوا و پێغەمبەر بکە کارکتیاکردنی حرامە جا بەڕێزان حەوتەم و کۆتایی لە خزمەتانە باسکەم ژن کاتێک کە مێردەکەی لە ماڵ بوو مێردی لە سەفەر بۆمانە نا مێردی لە ماڵ بوو نابێ ڕۆژووی سونەت بگرێ بەبێ ئیزنی مێردەکەی ئەمە حرامە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی لا تصوم المرأة وبعلها شاهدون يعني حاضرون با ئافرەت ڕۆژووی سونەت نەگرێ ئەگەر مێردەکەی لە ماڵا بوو إلا بإذنه إلا مەگەر بزانێ ڕازیە مێردەکەی ولا تأذن في بيته وهو شاهد إلا بإذنه وهروها ئافرەت پێغەمبەری خوا فەرمێ نابێ ئیزنی خەڵک بدا بێتە ماڵەکەیەوە پیاوی نامەحرام مەسەلەن بێت لە ماڵەکەیە دانیشە إلا بە ئیزنی پیاوەکەی محرمی خۆی بێ جائزە بەڵام غەیری ئەوە جائز نییە بەڵام وەڵا ڕەفیقمە و لە کولێ پێکەوە بووین و هاتۆ تۆزێ دانیشتەوە ئەمە کێشەی کۆمەڵاتی لێکەوێتەوە بۆیە بە ڕۆژووبوونی سونەت جائز نییە ئافرەتێک مێردەکەی لە ماڵا بێت بە ڕۆژوو بێت و مەگەر پیاوەکەی ڕێگەی بدات ئەمە بۆ مقابلی شەروایە بەڕێزان یعنی بە ڕۆژوو بوون پیاویش بە ڕۆژوو بێت چکە پیاو مەطلوب نییە پیاویش بە ڕۆژوو بێت ئەگەر خێزانەکەی لە ماڵا بێ عیلەکە وجودی هەبێ عیلەکە مەسەلەن ئەم پیاوە پێویستی بۆ ئافرەتەیە ئەو ڕۆژە یان ئەو ئافرەتە پێویستی بەو پیاوەیە ئەم عیلە وجودی هەبێ جائز نییە ڕۆژووی سونەتی تیا بگرێن دیارە بەرنامەکەمان کۆتایی هاتووە چەند دەقەیەکیشمان تێپەڕاندووە لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێنەوە یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی یا رب العالمین یا ڕەبی خوایە عاقبەتمان بەخێر بجێڕی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بی بە تایبەتی ئەوانی داوای دوعا خێران لێکردن خوایە شیفایان بی ئەو براو خوشکە بەڕێزانی کە گویان لێمانە بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەگەر نەخۆشن شیفایان بیت ئەگەر نەخۆشیان هەیە شیفای نەخۆشەکانیان بیت ئەگەر منداڵیان هەیە بۆیان ساڵحکە یا رب العالمین ئەگەر منداڵیان نییە منداڵی ساڵحیان پێبەخشی ئەگەر هاوسەرگیریان نەکردووە یا رب العالمین هاوسەری باشیان بە قسمەت کەیت ئەگەر قەرزارن قەرزەکەیان ئاداکەیت
ئەگەر گیراویان هەیە بۆیان ئازادکەیت، ئەگەر کێشەیەکی خێزانیان هەیە خوایە بێ بەهانایانەوە، ئەگەر سحر و جادویان لەسەر و چاویان لەسەرە خوایە نەجاتیان دە یا رب العالمین. یا ربی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگی ڕەمەزانە قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانیان ئەدێنێ. خوای تەعالا دڵی دەوڵەمەندەکان نەرم کەی، لەم مانگە پیرۆزەدا ئاگایان لە فەقیر و هەژارەکانمان بێ یا رب العالمین. یا ربی خوای هەر کەسێ دژایەتی تۆ کات، دژایەتی ئەم دینەی تۆکە، یا ربی خوای خۆت لە ناوی بەرە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری ئەسما و صفاتی خۆت ئەم وڵاتەمان بپارێزە لە هەموو ناخۆشیەک، لە هەموو ناڕەحەتیەک یا رب العالمین. تا شەوێکی تر لە بەرنامەی پارشەوی پەیامە بە خزمەتان ئەگەمەوە. هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.